گۆرانیا لەلایەن کاک حەمەی ئەبەلۆن و کاک شەهابی شارەزۆر پێشکەشێکن بە حاجی مەهدی بەریتانیا دیێ و خۆشەویستە ئەو گۆرانیە پێشکەشە بۆ بەڕێزە و جێگاکەی بە گوڵ پڕەکەینەوە هەر بژیدی و سەرکەوتوو بن. بەخاتی چاوی تۆیان ناوازوو لایە لایەن دووریت کارەکی وای کرد لێم بڕاکە بروسایە خێڕەن چێم بە فیڕۆ ڕۆیی دازرگانی بێمایم لە چێژوانێ چاوەڕێم کە بیاو چاو شەهلایم لە دووراستی پێ دەکەم دێتەرسێ دەڵێ نایم نێوڕۆ بەکام پێ ناکە ئەو دۆسەمیە بەقایم جوانە چۆڵ ناکەم پێبەندی ئەو جێگایە نەخۆشی پاش ناپڕم چاوەڕێی ئەو دەوایم دەڵێنێ کە پێم داوی هەندە سەرێ و بڕوایم دوومەمە زۆنی شەیدا هەر کوشتەی ئەو لەیلایم چی دەبێ بچێتە سەر ئەو ئاوات و هەوایم وەکاک حەمەی ئەبالۆن دۆی دەڵێم لەو هەوایم دەسووری کاک شەهابە دەسووری کاک شەهابە هەندە سەر ئەو بڕوایم یادی حاجی مەهدیە سەڵاو بێ لەو برایم ئەو شۆ لە خزمەتیدام ئەم دۆستە باوەفایم هەتا ئەو ڕۆژە دەمرم ڕەعیەتی ئەماغایم ئەوەش بۆ کاک شەهابە دعا و پەشت و پەنایم پێم خۆشە بە شەو و ڕۆژ لە خزمەتی تۆ بایم تۆ ناگڕێتەوە داپەڕی شێری ژینم هەتاکەی بدڵێتەوە تۆ حەز دەکەی بەدناویم لە عالەم بەزڵێتەوە کەی تاکەی دڵ لە بێمەیلید گۆرانی بچێتەوە تۆ حەمەی ئەبەلۆنە دڵم پێی دەکرێتەوە کاکە شەهاب لێرەیە ناغای خۆم دیتۆتەوە یادی حاجی مێهدیە تێکە بە یادیەوە هەتا خاچی بریتانیا ئەو گۆرانیە بۆ ئەوە باسی بێ پایان ناجەسەم لێرە دەبینێن بەڵام دڵێم هالایان هەی دەکەومە بەهری شادی دەبەر ڕەقس و سەمایان هێز دەکەم هەڵمە بژێرن تۆ سەر تەختی پاشایان بە شیعر وەزفیان دەکەم وەک شاعری بێلایان زۆر دەبێشە هەڵوەدام دانیشتون بە تەمایان گەلی چاوەڕوانیان بوو دەمکرد تەگبیر و ڕایان دەی تا دیدارێکم کردین کاتێکی زۆری خایان دەی ئێستەیشەر لە ژێم سینگەی دێ دەنجی ساز و نەوایان یا بۆنی عەتر و میخەی دەسەر سوخمە و کەوایان بۆ شەهاب شارەزۆری سەڵاو لە باوەفایان دەسووری کاک حەمایە زۆر بەخێرێن برایان یادی حاجی مێهدیان دەیڵم شێری بێ پایان هەتا خاچی بریتانیا نەبێ بم بێ هەوایان بێ یادی حاجی مێهدی سەدر یادی دەبایان
بەخشە بۆ دڵم دەو هەناسەی گەرمەوە ماوەیە کە بۆ نایی بە باس و خەبەرمەوە گێپرسینەوە دنیا بە حاڵی کە سەرمەوە کەمی تۆشم زیادی کرد بەدەم دەردی سەرمەوە ئەی تۆ گڵاڵە سوورەی دڵمی بە دەشت باش و دەرمەوە تۆ خۆم پەروەدەم کردی بە خوێنی جگەرمەوە مەلی دڵم دەناڵێ بە باغی ببەرمەوە ئەی بۆ شەهام شارە زووری تازە بەبان سەرمەوە کاکە هەمەی یەبانۆن با پەنای بۆ بەرمەوە ئەی یادی حاجی مەهدیە بە شێعر و دەفتەرمەوە ئەم من حاجی دەناسم بە خۆم و بە هونەرمەوە یا شۆنە خەزمەتیدام با پەنایەک برمەوە سەرزارانە یای دێوە قوچەی نەکراوان لە باخچەی بەهارانە ئەی خۆشەویستی و دڵداری لە لای وەفادارانە دڵام ئەو لە حەسی من دۆکوسەم کارانە دڵمێسکی چاوی لێڵێ بۆی دەڕژێ وەک بارانە ئەی فرمێسکی چاوی ژی وەک بارانە دەیگەڕێن با بێتە خوار چۆن بە یادی جارانە چاوەڕوان دەمێنمەوە وەک کە سازی کارانە بۆ هەمەی ئەپەلۆنە بەنا بۆ هەژارانە سەڵاو لە کاکشابی ژێگرە لە نوتارانە یازی حادی مەهدیە یادی حاجی مەهدیە شێعرم لێ وەک بارانە هێستا سڵاوی لێبی ئێسانە هەندرانە دەوی هەر بۆ من خۆش بێن ئەوەی دۆست و یارانە دەستان خۆش بێ یادی حاجی مەهدی خۆشەویست دەستە دەسووری کاگە حەمەی ئەڤەلۆن و کاک شەهابی شارە زوور هەر بژین سەرکەوتوو بن پێشکەش بۆ بەڕێزانش